ڕۆژی یەکەمی مێدیکۆ بەردەوامین لەگەڵتان بۆ ئەوەی کە باس لەلایەنێکی دیکەی گرنگی ئەم پێشانگایە و پێشانگاکانی تر کە لە هەرێمی کوردستان بە شێوەیەکی بەردەوام بەڕێوە دەچێت و بۆ ئەم ساڵیش ئەم پێشانگایی کە گەورەترین و یەکەمین و گەورەترین پێشانگای تەندروستیە لە کوردستان و لە عێراق لەم دەرفەتەدا باس لە گرنگی ئەم پێشانگایەکەین لە ڕەخساندنی هەلی کار بۆ گەنجان و بۆ ئەو کەسانی کە لە بواری تەندروستیدا خاوەن بڕوانامەن و هەروە ئەو کەسانەی تریش کە لە بواری کارگێڕی و پێویستی ئەو دەستگایانێن کە لە کوردستان کار دەکەن بۆی چۆن بتوانن هاوکار بن. پێم خۆشە لەگەڵ لەیلان موڕات بەڕێوبەری سەرچاوە مرۆییەکان لە تاقیگەی بایۆ قسە بکەم. بەخێر بێ لەیلان خان. ئێوە چۆن ئەتوانن لە ڕێگەی ئەم پێشانگایەوە وجودتان لێرە سەرڕای ئەو پێشکەوتنە زانستیانە بتوانن هاوکاری خەڵکی هەرێمی کوردستان بن و شێوەیەک لە شێوەکان کە هاوشان بێ لەگەڵ ئەو ڕوئیایی کە لە حکوومەتی هەرێمی شێ بتوانن هاوکار بن. ئەمە وەکو مختبەری بایۆ بەشداریمان کردێ لەو پێشانگایەی کە زیاتر لە 100 هەلی کارمان ڕەخساندێ لۆ گەنجان سنتەرێکی نوێ دەکەینەوە لەو زوانە ئیشاڵڵا لە 3-4 مانجی داهاتوودا BDC سنتەرێکی گەورە دەبی کە زۆر قسمەکان لە خۆی دەگرتەوە رادیۆلۆژی کاردیۆلۆژی لاب ریسەرچ سنتەرمان دەبیتن هەلەکی زۆر باشە لۆ گەنجان لۆ ئەوانەی کە لە دوو ئیش دەگەڕێن لە different parts لە فیلدی جیاواز دەتوانن سیبیەکانیان بینن لێرانە مقابلەیان دەکەین ڕاستەوخۆ ئینتەرویویان دەکەین. ئێرەتان وەکو ینی خاڵێکی ینی وەکو سنتەرێک لێ کردو بۆی خەڵک بتوانێت لێرە بتان بینێ و مەرج و خاڵەکانی خۆی و CV و شتەکانی لای ئێوە باس بەڵێ بەخۆم لێرە مەوجود دەبووم و ستافی دیکەشمان هەیە کە لێرە ڕاستەوخۆ مقابلەیان لەگەڵ دەکەین CVمان هەیە جۆب ئەپلیکیشنمان هەیە مەرجەکانیشمان ئەم پرۆسەیە دەست پێ دەکەن. ئینشاڵە لە 3 مانجی داهاتوودا دەکرێتەوە ئەو خەڵکە لە ئێستا ئەتوانن ینی بەشدار بەڵێ چکە ئەمە لە ئێستاوە کە وەریان دەگرین دەیانخینە سەر ترینینگ لە ئەوەی ئامادە بن لۆ سنتەری نوێ. لە ڕووی تاقیگەیەوە زۆر جار کێشەیەک هەیە ئێمەش ینی وەکو پزیشک هەندێک جار هەستی پێ دەکەین هەندێک لە پشکنینەکان وەکو چۆن بڵێ زۆر پێشکەوتون یان پێویستیان بە بودجەیەکی زەبەلاح هەیە بۆ ئەوی بهێنرێتە کوردستان و بەڵام بەداخەوە لێرە نییە و هەندێک جار ئێمە پێویستمان پێ دەبێ بۆ نەخۆشەکانمان. ئێوە وەکو ئەم تاقیگەیە چۆن چارەسەرتان کردووە؟ تا پێمان کرابی هەوڵماندایە کە کار ئاسانی لە نەخۆشەکان بکەین بە کۆنتاکتکردن لەگەر مختبەرەکان ئینتەرناشنال لابس لە عەمان لە ئیستانبول و لە ئەنقەرە دەتانین زۆر بە ئاسانی و بە وەختێکی زۆر کەم فەحسەکانیان دەنێرینە دەرێ و نەتیجەکانیان وەردەگرن. لە سنتەری نوێ ئەوەشمان چارەسەر کردیە کە پێویست ناکە ئیدی فەحسەکانیان بنێرنە دەرێ ئەچیزەی زۆر متەتەوڕمان هینایە فائیدی زۆر بە ئاسانی دەتوان فەحسەکانیان بکەن و نەتیجەکانی زۆر بگرنەوە چونکە عادەتەن کە ئەمە ئەو فەحسە نادیرانە دەنێرینە دەرەوەی وڵات وەختێکی زۆری پێدەوێت لەوانەیە هەفتێک لە 2 هەفتەی بخایەنیتن بەس ئینشاءالله لە سنتەری نوێ لە کنەخۆمان هەمووی مەوجود دەبیتن. دوور لەلایەنە ئابووری و بازرگانیەکەی هەمیشە ئەو کێشەیە هەیە لە کوردستان خەڵکێک هەیە گلەی لە ئەنجامەکانەکە من خۆم وەکو پزیشک لەوانەیە هەندێک جار ئەو تێبینیم هەبوو بێ بەس چۆن بتوانین ئەم جۆرە قسانە نەمێنێ یان چۆن بتوانین ئاتلیست دۆخێکی وا بگونجێنین کە ئەنجامەکان بە تەواوەتی ئەو ئەنجامانە بن کە لەو نمونەی لە نەخۆشەکە وەرگیراوە هەر ئەوە بەڕاستی بێتەوە. بەخۆی خەڵکەکە کە گلەی دەکاتن لەبەر ئەوەی بەڕاستی مختبەر زۆر هەیە ئێستا ساید لاب زۆر کرایتەوە فنەتائجی غەڵەت ئەکید زۆرە زۆر جار نەخۆشەکانمان گلەی دەکەن لە سعری دەڵێن کە ئەنگۆ لۆ سعرتان ئەوەندە زۆرە لۆ لە چاوجەیەکی کە زۆر فەرقی هەیە بەس کە دێن تەماشە دەکەن کە کوالیتی ئیشکردنی ما و ئەو ستاندەرد و ئەو جیهازانەی کە ئەمە بەکاری دێنین محاولەمان کردیە هەتا پێمان بکرێتن کار ئاسانیشان لۆ بکەین و لۆ ئەوانەی کە کەم دەرامەتن دیسکاونتێکی باش دەکەین لۆ زۆربەی خەستەخانەکان لۆ خەستەخانی نانەکە لێ خەستەخانەی ڕزگاری دیسکاونتی زۆر باشمان کردی و زۆر جاریش فریشمان هەیە بە هەموو هەوڵماندایە و ستافەکانیشمان هەمووی ستافی پرۆفشناڵن بەڕاستی
دەست خۆش یا لەیلا مراد بەڕێوەبەری سەرچاو مرۆییەکان لە تاقیگەی بایۆ زۆر سپاس دەکەین زۆر سپاس دەکەم دەگەڕێنەوە لاتە زۆر سپاس بۆ ئێوەش